کەلار ماڭانە نزیکەی بەم ئامارانە بێ 700 بۆ 800 مامەڵی کڕین و فرۆشتنی تیاکرێت. کاک سابیر سڵاو لێ بێ وەکو خاوەنی عقارات لە سنووری کەلارە ئایا نرخی خانوو ئێستا چۆنە لە سنوورەکەی ساڵانی ڕابردوو بازەوەکرا کە خانوو زەوی کەلار لە کۆمەڵک لە وڵاتانی دەرەوەش گرانترن؟ مەسەلەی عقار زۆر جار من لە زۆر وڵاتانیش پرسیارەکەم دابەزین هەیە لە ئاسی هەموو وڵاتانە و بەرزبوونەوەشەیە. کەلار ئێستا لەم سەردەما سەردەمی دابەزینەکەیەتی، بەڵام دابەزینەکەی تقریبان ڕاگیراوە ئەوە نییە هەر بەردەوام بەرەو خوار بێت. لەگەڵ ئەوەیشە لە ئاستی کوردستانە لە شانی هەولێر و سلێمانی و دهۆکەدات. لە ئاسی عراقیشە لە شان لە شارە باشەکان هێنەدا وەکو فەلوجە وەکو دیالە کامانە گەشەیان زیادە. یعنی کەلار بەم حاڵەیش و بەم زروفەیش خۆی ڕاگرتووە و ئێستا دووبارە هیوای هەڵسانەوەیە، هیوای باشبوونەیە. واتە لە چاو چەند ساڵی ڕابردووان نرخی خانووزەوی لە سنووری گەرمیانە دابەزیوە؟ لە چاو 4 ساڵی ڕابردووە، 3 ساڵی ڕابردووە تقریبان با بڵێن بەهای لە سەتا خانوویکی دەفتەری بۆ 9 دەفتەر بۆ 8 دەفتەر دابەزیانی لە 110 بۆ 120. هۆکارەکەی چێکە نرخی خانوو؟ هۆکارەکەی ئەم کۆمپانیانەیە مڵکی زۆریان خسۆتە بازاڕۆ، خانووی زۆریان خسۆتە بازاڕۆ، پارەیە زۆر لە بازاڕە کشاوەتەوە. لەگەڵ ئەوەیشە ئەوانیش تا ڕادەیەک ناڵێن وەزعیان باش نییە، بەڵام لە گوێرەی زروفەکە باشن. ئەوەنەی ئێمە تێبینیمان کردو و متابعی گشت پرۆژەکانەکەین سەر و 130 بۆ 140 تا 150 فرۆشتۆ لە پرۆژەکان. کڕین و فرۆشتن چۆنە ئێستا لە سنووری گەرمیانە خەڵک زیاتر خانووەکڕێ؟ ئەماری ئەم هەفتە بۆکەم لە خانوبەرەوە تقریبا ماڭانە بەم حاڵەشۆ 350 بۆ 400 مامەڵی خانوبەرە ئەکرێ. ئەمە بەشی تاپۆکە و خانوبەرەی ناو کەلار. لە کەلارە دوو جۆر مڵکمانەیە، خانوبەرە تاپۆ، ئەمە تا ئەمن ئەوەی. بەڵام کۆمپانیەکانیش ڕەنگە بەلایانی کەم 400 مامەڵەت باڵێن 400 مامەڵەیەکی تیا بکرێ. یعنی کەلار ماڭانە نزیکەی بەم ئامارانە بێ 700 بۆ 800 مامەڵی کڕین و فرۆشتنی تیاکرێت. باشە وەکو باس لەوە کرد کە ئومێدیەکەی نرخی خانوو بەرسر بێتەوە، چی واکە کە نرخی خانوو بەرسر بێتەوە لە سنووری؟ ڕۆیشتنی نەوت، استقراری موچە و بازار. یعنی سەر خەڵکە پارەدارەکەیش و بۆنەی ناسقراری زروفەکەەوە پارەی شاردێتەوە. بەڵام ئەگەر بێت و استقراری بازار بێ و پارە بێتە بازاڕۆ، پارەی موچە بە تایبەت کەم نییە لە کورسانە، ملیاری دۆلار ماڭانە بێتە ناو خەڵکۆ. ئەمە جوڵەیەکی باش.